ئازان و خۆشەویستانی ئێمە لە هەر کوێکنەوەم بەرنامەیە بن سڵاوتان لێبێ و بە هیوایی هەمیشە لە خۆشی و شادیدا بن. جارێکی تر سڵاوتان لێبێ لە بەرنامەی نەواوە کە ئەم بەرنمەیە تایبەتە بە باسکردن لەسەر هونەری ڕەسەن و مەقام ڕەسەنەکان و ئەو بەستانەی کە موڵکی کوردن و بەڕەسەنی هاتون و بەڕەسەنیش دەمێننەوە. بە خۆشحاڵیەوە بووم جارش دوو میوانی خۆشەویستمان لەگەڵا، یەکێک لە میوانەکانمان کاکە عومەر باجەڵان کە هەم مەقام ناس و مەقامزانە و هەمیش نووسەرە لە بواری مەقاماتە و هەمی شاعرە. میوانی دووەمان کاکە هاودێرێکێکە لەو گەنجانەی کە تازە هاتۆتە بوارەکەەوە و خزمەت بە هونەری مەقاماتەکە و خاوەنی دەنگێکی تایبەتە بەخۆی بەو هیوایی کە بتوانین ئەم شەو گوێ لەو مەقامانە بگرین کە ئامادەی کردۆ بۆ بەرنامەکەمان. هەروە جارێکی تر بە خێراتنی برایانی میوزیکەکەم بەخێر بێن. سپاس بۆ ئەو برایانی کە لە دەنگ و لە کامێرەن کە بۆ هیوای پێکەوە بتوانین ئەم شەو بەرنمەیەکی جوانتان پێشکەش بکەین لەگەڵمان بن بۆی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنمەیەمان ببینن. کاک عومەریانیا خۆ بەخێر بێ. قوربان سوپاسانەکەم ڕێز و حرمەتم بۆ ئاراموتانەیە. سوپاسی کەناڵی کەرکووکەکەم هیوادارم دایم بن و سەرکەوتوو بوون ئینشەڵا لە ژیانتانە. زۆر سپاس. من ئەزانم هەر لە مناڵیوە ساڵانێکی زۆرە خزمەتت بە هونەر کردووە، بە مەقامات، بە شەعر، دەستێکی جوانی نووسینت هەیە. چی وای لە تۆ کرد ئەو کتێبەی کە ئێستا لە بەردەستایە بینووسی لە سەبارەت بە مەقامات؟ دەست خۆش وەڵی قوربان، هەر کەسێک شەیدای خاک و ئەو کەلتوری بێت بێگومان ئەبێ خۆی فیدا بکات. من هەستم کرد لە مێشکی خۆمە وشەکانم لە یەک ئەدایەوە، ناوەکان لە زاراوەکانە. مەسەلەن ئیسە بۆ نمونە مەقام، من ئەگەر وا بڵێم مەسەلەن بێگومان ئەیشیڵێم و ئەو سەلماوە بۆ هەموو عالم، لە زاگرۆسە ژیان لە زاگرۆس و ئاراراتە دەستی پێ کردووە، واتە مرۆڤایەتی، سەرەتای مرۆڤایەتیش. ببورنیش بەخوات سەحەتم باش نییە دوو لە ڕووتان. قوربان، ئارارات واتە جێی ئاریەکان، زاگرۆس واتە جێی زاوزەی مرۆڤایەتی. مرۆڤایەتی خەڵک ئەمڕۆ دیارە ناوچەی زاگرۆس لەکوێیە؟ لای هەموو کەس ئاشکرایە کوردستانی ئێستایە بە باکوور و باشوور و ڕۆژاواشەوە. جا مەقامات و بەستە و گۆرانی و حتا ئالەتە هاوایەکان کە مۆسیقیەکان لێراوە دروست بووە. ناوەکانی هەمووی کوردین، مەقامەکان ناوەکانی کوردین. بۆچی وتراون؟ لە سەردەمەکانە، هەر لە سەردەمی چاخی بەردینەوە بەرەو هەتاکو ئێستا کە مرۆڤایەتی هاتووە، ئیتر ڕۆژ لە ڕۆژ و قۆناغ لە دوای قۆناغ شتەکان زیاتر گەشەیان کردووە، وەکو دروستکردنی ئالەت، وەکو داهێنانی مەقامات، وەکو هاتنە کە ئایەی هاتنە ناوەوەی دین و دیانەتەکان. لە دین و دیانەتەکانە زیاتر پێویستیان بەو وێرد و ئاوازانە هەبووە، زکر و تەلیلەی پەرستگاکانی پێکراوە. جا بۆیە مەقام بە تایبەت لە سەردەمی زەردەشتە مەقام لێوە زیاتر گەشەی پێدرا و گەشەی کردووە. مەوشەی مەقام ئەتوانم بڵێم لە پیتەکان گۆڕاوە، مەقام نییە، مۆغامە. مۆغەکان لە مۆغەکان لە ئاستی وزارە و دەسێکی باڵا و وەزارەیەکی تایبەت بە هونەر و مۆزیکی ئەو سەردەمە هەبووە. پاشاکانی ئەو سەردەمە لە هەرکوێ و میێوانیان هاتبێدار مناسەبەیە کە هەبێت یا ڕۆیشت بنە سەردانی وڵاتێک بە مۆزیکەوە چوونە، بە وێرد و ئاوازەوە چوون و پێشوازی لێکراون. بۆیە مەقام ئەتوانم بڵێم مەقام نییە، مۆغامە. مۆغام لە مۆغەکانەوە، مۆغەکان مۆگاکانە. مۆگاکان واتە ئەو پیاوانە و ئەو تیپانە و ئەو گروپانەی کە هەڵساون بە زکر و تەلیلە و ئاواز و خوێندنەوەی زکر لە پەرستگاکانە و لە بۆنەکانە. وەکو ئەمڕۆ مەسەلەن خۆمان ێژین حیجاز، مەقامی حیجاز
ئەتوانم بڵێم هەیگازە نەک حیجاز شوکەم حیجاز خەڵک وازانێ لە وڵاتی حیجاز و هاتەکە مەکە و مەدینەی ئەمڕۆیە ئەوان تا ئیساتەیشە چوار ئاواز و چوار هونەری شتیانە بۆیە ئەڵێم مەقامی حیجاز دە دوانزە لقی هەیە هەر لەم وڵاتەی خۆمانە لە باشوورە دیارە لە ڕۆژهەڵات و لە باکوور و لە ڕۆژاواشە شتی تریان پێڵێن ناوی تریان پێڵێن ئەم مقامانە خۆتان نەزانن ئێوە مۆزیکین زیاتر مقامەکان حوت مقامە بەڵام فەرعیان زۆرە لقیان زۆرە لقیان زۆرە لقەکان چۆن گۆڕاون و چۆن هاتوون هەر هونەرمەندێک مەسەلەن لە مقامی بەیاتە بەیاتیش بەیادە نەبەیات یا واتە یاد و زکری ئاهورا مەزدا و دیانەتەکانی و سەردەمی خۆرپەرسی و ئەوانەی پێکراوە جا کاتێک بەیاد یەک پیتی گۆڕاوە کراوە بە ت بۆتە بەیات ئەوش لقی زۆرە دە لە یانزەیە کەمترە هەیەی ئەوە لقەکان ئەتوان بڵێن هەر هونەرمەندێ بە شێوازی و توێتی بەسەرەن ئای هەر بەیاتە و لقێکە لە بەیات سەفەر هیجران لاوک حەیران حسەینی ئەوانەشە لقن لە ڕاستیە ئەم ناوانە لە هەر وڵاتێکە وترا بێت یا بە ناوی یەکەم کەلیمەوە کە لە دەمی مەسەن بۆ نمونە ئەڵێ ئای بە ئای دەست پێکە مقامێکی حەزینە دیارە ئەمە ئەو کەسەی کە وتوێتی لە ئازارێکەوە وتێتی لە مەسەلەن بۆنەیەکە خەمێک بەری کەوتێت سەدمەیەکی توش بێت ئەو مقامانەی وتێت مەریان باسەکەمان زۆر خۆشە بوو بورە دێمەوەلات درێژە دینم باسە بەڵام بە چنای کاک هاودێر و جارجار گوێمان لە بەرهەمێکیش بێ بۆی کە بینەران بێگومان هەم قسەکانیان پێخۆشە هەمیش بۆی گوێن لە هەندێک بەرهەم هەبێ کاک هاودێر بەخێر بێ جگەلەوەی کە دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانی کەی خۆت ناسیەوە لەوەی کە ئەتوانی مەقام بڵێ چۆن دەست پێ کردووە و تا چەند ئەتەوێت بەردەوام بی لەسەر ئەو ڕێچکەیە چووکە بەرپرسیارەتێکی گەورەیە ڕاستە من هەر لە مناڵی و خولیایەکی جیاوازمە بوو بە هونەر ئەو کاتە زۆر لە مەقامم نەئەزانی و نەمەزانی مەقام چییە تا چوومە پەیمانگای هونەرە جوانەکان بە ئەکادیمیسە بەرەو پێشەوە چم و ڕۆژانە تەمرینەکەم تایە و ئامانجی منەوە تا خزمەت گەرمیان بکەم و خزمەت نەتەوەی کوردکەم بە دەنگ و بە مەقامەکانم کە ئیزانم بەڵێ بێجگەلەوەی کە مەقامە خوێنی ژەنیارێکی باشی و ئامێرانە چێکەی ژەنی ژەنیاری ئامیری کلارنێت و نەی و ساکسیفۆنم بەڵێ دەست خۆش بێ ئێستا پێمان خۆشە گوێمان لە یەکێک لە بەرهەمەکان بێ بەتنیاوی نگاران
جفا بکزێتەوە دەدەدەدا سەبری ئەیوبم لەکوێ بوو عمری نوحم چۆنە بێ سەبری ئەیوبم لەکوێ بوو عمری نوحم چۆنە بێ پێنج و دوو ڕۆژێکی ماوە لەیلا ڕوع دەرچوونایەتەوە ڕێزا بەڕێزە گیانە وادەی ئاخر زەمانە ڕێزا بەڕێزە گیانە وادەی ئاخر زەمانە ڕێزا بمدارێ ماچێ دەمرێم دەردەم گێرە ڕێزا بمدارێ ماچێ ڕێزا دەردەم گێرە ڕێزا قەسەم بەو شەوەی ڕێزا نامچێ شاهێکە ڕێزا قەسەم بەو شەوەی ڕێزا نامچێ شاهێکە وەڵا هەر بێژانگێکت ڕێزا تیری شاهێکە ڕێزا هەر بێژانگێکت وەڵا تیری شاهێک ڕێزا بەڕێزە گیانە وادەی ئاخر زەمانە ڕێزا بەڕێزە گیانە وادەی ئاخر زەمانە ڕێزا پێم بێدا ماچێ دەمرێم دەردەم گێرانە ڕێزا بمدارێ ماچێ دەمرێم دەردەم گێرانە ڕێزا بەهاشتم پێدەن جوانێ وادەناتەوە ڕێزا بەهاشتم پێدەن جوانێ وادەناتەوە وەڵا لای تۆم پێخۆشە ڕێزا وامەیناتەوە وەڵا لای تۆم پێخۆشە ڕێزا وامەیناتەوە ڕێزا بەڕێزە گیانە وادەی ئاخر زەمانە ڕێزا بەڕێزە گیانە وادەی ئاخر زەمانە ڕێزا پێم بێدا ماچێ دەمرێم دەردەم گێرانە ڕێزا پێم بێدا ماچێ دەمرێم دەردەم گێرانە کاکاو دێ دەست خۆش بێ بۆ بەرهەمە جوانە زۆر سپاس. مامە زۆر جوان پێشکەشتان ئەدایگت زۆر جوان بڵێ دەم خۆش کاکاو دێت ئەمە سەرکەوتووە ئەمەوە بپرسم بۆ نمونە لە گەرمیانە ئێمە زانی گەرمیان مەڵبەندی مەقاماتەوە کە خەڵکێک هەر بە شێوەیەکی سروشتی حەز بە مەقامەکە بەڵام ئەگەر ئێستا بوو نمونە گەنجێ وەک ئێوە کەسێک بێوێ فێر بێ هیچ ناوەندێک هیچ شوێنێک هەیە لەوەی کە یارمەتی دەربێ بۆی کە ئێوە مەقامات بخوێنن بەداخەوم هیچ ناوەندێک نییە لە
کەلارە بەڵێ بۆ خوێندنی مەقام و دەرسی سەوت بە ئەکادیمی بەداخەوە نییە لە کەگریش نییە لە کفریش نییە بەڵێ بەداخەوە ینی بۆ نمونەی سێگەریەوە بتانێت مەقام خوێنن پەنا بۆ کیۆ بن چیەکەن پەنا بۆ کێ بین پەنا هەر بۆ مامۆسایەکی وەک تۆ و یان کەسێکی لێ هاتوو شارەزار لە خۆمان یان گوێگرتن لە مامۆسا شکر خەیات سڵاح داودا علی مەردان هەرەوەیە بە بۆچوونی تۆ پەیمانگای هونەرە جوانەکان هیچ کار ئاسانی و یارمەتیەک نییە بۆی کەیوە ڕێژکەکە بە شێوازێکی زانستیانە بگرنەبەر پەیمانگای هونەرە جوانەکان یارمەتی دەرێکی زۆرە بۆ پێگەیاندنی تەلەبە هەم بۆ سەوت هەم بۆ ئامێر هەم بۆ ناساندنی هونەر هەم بۆ شێوەکاری شانۆ مۆسیقا لە ڕووی هەموو شتێکەوە پەیمانگایەکی زۆر چاکە و زۆر سودمەندە باشە تۆ ئێستا ژەنیاری ئەمە تا چەند بۆتە کاراسانیەک بۆی کە زیاتر تەمرین لەسەر دەنگت بکەی لەسەر مەقامەکان بکەی واتە ئەگەر کەسێک ژەنیار بێت و هەمیش مەقام بێژ بێ ئەمە ئەبێتە هۆی سەرکەوتنی ئەبێتە هۆی ئەوەی کە زۆر زیاتر پێشەکەوێت لە جیاتی هەنگاوێک دوو هەنگاوەنە بەڵێ دەست خۆش مام عومەرگیان با بێنە لای خۆتەوە بێنەوە هاتینەوە قوربان بخێن مام عومەر پێشەوەی بچینە سەر باسەکەی پێشوو ئەمەوێ ئەوە بپرسم کە باجەڵان ئیتر لە سنووری گەرمیانەوتت باجەڵان واتە هەم دەشتی بنکورە و واتە هەم کۆمەڵێک شاعری بەتوانا و خەڵکی قسە خۆش و خەڵکی هونەرمەند و خەڵکی ڕۆشنبیر پێم بڵێ ئەوەی ئەو کتێبەی کە نووسیوتە بە شێوەزاری سۆرانی یان باجەڵانی یان چۆن نووسیوتە هەروەکو مەسەلەن ئیسە چۆن قساکەین بەڵێ شێوەزاری سۆرانی بەڵێ بەڵام من کاتی ئەم کتێبەم نووسی زۆر لە قوتابیان دەرسی زانکۆیان دەخوێن بۆ دکتۆرا بۆ ماستەر یعنی تر هاتن پرسیاریانە کرد بەکو پیاوێ لە وەکو خۆت کێ هەیە باسی کەلتور و مەقامات و ئانەمان بۆ بکە منیش ئیتر ئەیان هێنا بۆ لای من یا منەشوم بۆ لای بە سەعات و 2 سەعات باسی هەموو جۆری هونەرەکان و مێژۆکەیان و چۆن دروست بوون و چۆن داهێنراوە مش ئەوە باسم بۆی کردووە سوودی لێ بینێت ئەمە بە پرسیارەتێکی قورسە تا چەند ماندووبی تا وڵی تقریبەن 5-6 ساڵ خەریکی بووم بوتم باشە بۆ نمونە مامۆسایەک ناوی پەریان بوو مامۆسایی زانکۆ بوو خۆی ماستەریە بوو بەڵام بۆ دکتۆراکەی ئەی خوێند گەڕایەوە بۆ کوردستان لێ باشوور لای خۆمان بۆ دکتۆراکەی لەسەر کەلتوری کوردی بوو ئیتر بەڕاستی هات حەساو کە منم کتێبم بۆی باس کرد دوای ئەو سایشکە تەواویشی کرد شکر وتیان کتێبەکەیشی چاپ بۆ و سوپاسی تۆیشی کرد بەڵام من نەمبینی بەڵام وتمەی باشە من بۆچی هەڵنەسم بیکەمە کتێبێ بە هەموو کەسێک هەموو ژیلێک سوودی لێ ببینێ شکر بۆ خوا چاپم کرد و کۆڕێ زۆرم بۆ کرد لێرا و لە هەولێر و خەڵکیش بەڕاستی تەلەبەیش زۆر ئیسفادەی لێکرد بوو زۆر جا تەلەفۆنیانش بۆ کردم لە هەولێرەوە لە دۆک و لە ناوچەکانەوە کەیتر ئەو کتێبیان بینی و زانیان مەسەلەن من چیم نووسی و باسی چیم کردووە بەڕاستی تر ئەوش بە گوێرەی توانە من هاوکاریان مەکرد باشە یاخۆ هەر بمێنی و لەش ساڵ بێ باسی ئەومان بۆ بکەی تا چەند ئاماژەت بۆ مەقام ڕەسەنەکانی سنووری گەرمیان کردووە لە کتێبەکەیە ئەوەی لە مێشکمە بێت بە تێری من باسی مێژووی دێرینی کوردم کردووە و داهێنانەکانی و دینەکانی و قۆناغەکان هەر دینێک و هەر قۆناغی و هەر سەردەمێک داهێنان خۆی هەبووە گەشەی کردووە دائیمەن مرۆڤایەتی گەشەیان کردووە مەسەلەن بۆ نمونە دینی خۆرپەرستی پێیا بوو لە دوای لافاوەکە خۆریان نەپەرست خۆر پیرۆز بوو خۆر زەرەری نەبوو هەورپەرسیشە بوو هەورپەرسی دنیای تاریکە کرد لافا و زریان و هەورە بروزکە و خەساری زۆرەدا ئەو سەردەمانە یعنی لەو قەنەعەتەم بە مانگ بووە تیشکی خۆرەوە دەرنەکەوتە ئەم وڵاتانەی خۆمانە بینی یا چوار پارچەکە و بگرە چوار دەوریمانیش ئەمانە هەمووی بەحر بوونە دەریاچە بوونە هیسە دیارە شۆنەکانیان ئاوەکە ساڕێژ بووە کەلی کردە و چووە و ئەو سیروانە دروست بووە ئەو دژ لەو فرات دروست بووە ئەتر ئاوەکان لێی چۆتە ناو دەریای ناوەڕاست و دەریای ناوەڕاست تقریبەن ئاوەوە ئەڕوا بەرە و چوار دەوەر عەرزەتێتەوە
من أو- ما بس مشتێگە ئەمە لە سەرەتاوە هەرمەوێ ئەوە پێ دەربێنم بەڵێ مەقامی باجەڵانی هەیە بەڵێ هیچ ئاماژەت بۆ کردووە بەڵێ، کاراست پێمان هەموو خۆش ئێمەش مەقام. بیبیسین مەقامی باجەڵانی هەیە لە گەرمیان خۆی هەر ئایایەکەیە ئیتر هەر کەسێک گوتوێتی بەڵێ. بە ئارەزوی خۆی وتوێتی مەسەر بۆ نمونە سەر ڕێزا بە ڕێزا هەر کەسێ ئەڵێ تەبقەی دەنگی ژایە ئارەزوو خێ ئێڵێ هەرێکێ تاموشێژێکێ ئەو گۆرانیانەی مەزەری خالقی هەر ئەو گۆرانیانن محەممەدی ماملێ ئەڵێ و بە ڕەحمەت بن حەسەن زیرەگە ئێڵێ بەڵام سەیرەکەی کاتێ لە ستایلەکانیان ئەیان بیسی گوێ دێ وا نازانی ئەو گۆرانیانن گۆڕانکاری لە بەستەکانە و لە ئاوازەکانە بەم شێوە دروستە بێ ئەگینا خۆیان هەر هەمان مەقام و هەمان بەستن یعنی نییە یارغەزال هەر یارغەزالە هەر هەمان مقامە بە هەر کێبیڵێ و بە ئارەزوو خۆیڵێ بەڵام هەر هەمان مقامە مەقامی باژەڵان باست کرد باژەڵان خۆی هۆزێکی گەورەیە کاتی خۆی چەند پشتا و پشت حکوومەت بوونێ ئەمپراتۆر بوون، بەڵێ. ئەمپراتۆریانە بۆ خۆی هەر پاشایە شارێکیە بووە ئەمان زۆر پاشایەتەکان زۆری کێشاوە ناوچەیە زۆریان بەدەستەوە بووە مەسەلاً استراتیژین لە بینی بێژین باشووری عێراق و کوردستان و باکوورە لەگەڵ ئێرانە لە سنوورەکانیانە باجیان وەرگردووە ئەو شەی باجەڵان لەوەوە هاتە ئەنا باجەڵان و زەنگنە و داوێ و کاکەی و نازانم جاف و سوورە مەری و دەلۆ و قەرەڵوسی و ئەمانە هەموویان گۆرانن بە واتاکەی گۆران واتە گاتایەکان گازایەکان بانخوازەکان بۆ خوا یەکتە ئەیتر قۆناق باسی بکە و دەڕۆژ دوایی نایە جا مەقامەکان لێراوەدا هاتوون مەسەرەن مەقامی باجەڵان کە بە ئای دەستپێکە دیارە مەقامێکی تۆزێ غەمگینە ئەو غەمگینیە لە ئازارێکەواتە ئایا مەسەرەن ئەو کەسە وتوێتی یەکەم جار ئازارێکیە بووە کەسێکی لە دەستدا بێت دەستگیرانەکەی لە دەستدا بێت بۆی نەبێت مەسەرەن ڕەوبڕە و هێرش هاتوێتە سەریان ئەو مەقامەکان ئاوا زۆربەیان ئەوە دروست بوونە بە ناوی زۆر مەقام بە ناوی شخصەکەەوە دروست بووە زۆر مەقام بە ناوی دینەکەەوە زۆر مەقام بە ناوی ناوچەکان وەکو نەهاوەندیسە شارێکی گەورەیە وەکو ئۆرفا لە باکوورە مەسەلەن هۆرە یەکەم ئاتوانم بڵێم هۆرە گەورەترین بەڵگە و شایەتی داهێنانی ئەو سەردەمەیە کە زکری خۆریان پێکردە خۆر واتە هۆر ئێمە زمانی بادینیمانەیە و زمانی ئاریەکان لە ئاراراتە بوونە دوو زمانی سەرەکی بۆ دوو مەسەلەن زاراوە بوونە لە کوردی ئەوکو بادینانی مرۆ پێ بادینیا بەس خۆی زازۆکیە و هەورامیش واتە زمانی هۆریەکان خۆریەکان ئیتر ئەمە لە زاراوەکانە دانە وشەوە پیتی لێ گۆڕیاوە لە خەڵک ون بووە ئەبێ مرۆڤ بیر بکاتەوە چەند بخوێنێتەوە ئەو شتانەی بۆ کەشفە بێت تو ئەخوێنیتەوە ئیسە بۆچی زۆربەی ئەو گەڕۆکانەی ئەوروپا وڵاتەکان لە مێژوو خوێندیانە تۆ فڵانە تەپۆڵکە هەیە لە گەرمیانە کەنزی تایە مێژووی تایە ئەوان تێن لێرانە بە ناوەی وڵا ئێمە ئەمە ئاسارەوەی پارێزینە خێنە لیستی ئاسارەوە نابێت دەستکای خۆیانەچن ئەوەی پێویستیانە دەرێکە نەیبن کورد دایک و باوکی هەموو ملەتانی سەرعەرز لە ئەفریقیا ئیسە زمانی کوردی تایە لە ئەوروپا لە ئەمریکا لە ئوسترالیا بۆچی ئەم زمانە کوردی خۆمە نەچوونە دەرسیان بدەینەوێ ئەمە ئەوە ئەگەینە لەیراوە ئەو زمانیان لەگەڵ خۆیانە پردا بەڵام بە گوێرەی ڕۆژگار زاراوەکان گۆڕاوە هیچ ملەتێ نییە بە قەت کورد دەوڵەمەند بێ لە مەقام و مۆزیک و مۆزیک باسی شتێک کرد باسی هۆرەت کرد ئەمە زینەوە 72 جۆرە هۆرە هەیە بۆ هۆرەش ئەوەی کە ینی من زانیارێکم لەسەری هەبێ یەکەم جارژن داهێناوتوێتی باشە ئەو هۆرەیە بۆ بە هۆرە ئەوەی کە هۆرە ئەڵێت با بڵێن ئەی چڕێ ناڵێ هونەرمەند ئەڵێن هۆرە چڕ هۆکارەکەی چیەوە هۆرە چۆن بێژین دەربڕینی ناخی خۆیەتی کە پەنگی خواردۆتۆ یان زکری بۆ خۆر کردە پاڕاوەتەوە لە خۆر کە خوای خۆر بیان پارێزێ گەرمیان کاتەوە
لە سەرما بیان پارێزیێ ڕووناکە دنیای ڕووناکردەوە لە تاریکی و لە ئافا و ئەوڕە تریشقە و ئەوانە بیان پارێزیێ کاتێ ئەڵەی لە ژنەوە یەکەم ژنیشدایە ئینانا بووە پێشەوای خۆریەکان بووە خۆریەکان ئیسە ئێمە هەرچی زمانی گەرمیانەیە گۆرانن هەمووی بە ماچۆ قسەی کردا هەورامی قسەی کردا تاکە کەسێکیش کە ئەو ژنەی بووە پێشەوای خۆریەکان دایە ئینانا بوو ئێستا لە سلێمانیا پەیکەرێک کراوە خۆرەکەی بەدەستەوە ژنێکە ئەوە معنای ئەوە گەێنێ دەست خۆش بێ لە ئەمریکایش سەرت خۆش بێ ژنێکەیە هەم عینەن خۆرەکەی بەدەستەوە لە زۆر وڵاتە بینی لە ئاڵاکانیانە لە هەموو شتێکیانە خۆری پێوەیە یا تایرەکەی پێەیە کە این زمانی لۆگۆی زمانی زەردەشت دەست خۆش بێت دێم وڵات مەمەدیان باسەکان زۆر خۆشە با بچینە لای کاکاودێر کاکاودێر بەرهەمێکی ترمان پێشکەشکەی سەرچاو زندگی ما یا فلک زیز ماریای مردنم فرزاین کەسم یارانەی هەم فەردە داگەی فرەمایی وە فەرشەی برامەی
برای بزمی و مان کرد داگای ای فرش مجلس برای کامم فردی بو آمان امان نمان امان نمان 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 آیانه نمان آیانه ای ای بانگیای رسوایم یتیم جعل دەست خۆشکاکە هەربژی لەش ساغ بێ مام عمەر زۆر جوانی وت زۆر جوان ئەدایی زۆر جوانی ود من ئیشەڵڵا تەمەناکەم ئەسەرەیەکی گەشت ئەبێ بۆ ئێستا بۆ دو ڕۆژیش پێچۆن ئەو گەنجانە لە قەڵای شێوانەوە لە کەلارەوە لە سیروانەوە بەو شێوازە مەقام بەڕاستیەوەنە جێگای دڵخۆشین یعنی ئەو نایەلن ئەو هوەرە بفەوتێ خۆی هەموو ملەتێک لەسەر عەرزە بە هوەرەکەی و بە کەلتورەکەیەوە جوانە بەڕاستی بەڕاستی چەند هەوڵ بدەی کەلتور بپارێزی وڵاتت گەشە ئەکە و ناکەوێت من ئەزانم ئەمڕۆ سەحەتت تەواو نییە بەڵام هەر لەوەی کە بەڵێنە دابوو لە بەرنامەکە ئامادەبی ئێمە شانازیەکەم بۆی کە تۆ ئەمڕۆ لە شانمان دانیشتووی بەڵام ئەگەر بەومان دوو بوون و بەو نەخۆشیەشەوە بێ پێمان خۆشە شتێکمان پێشکەشکەی چکە مام عومەر خاوەنی دەنگێکە کاکاراس لە ڕابردووە خزمەتی زۆری کردو لە گەرمیان چەندین گروپیان هەبووە ئەنە بەڵام ماوەیەکە لە گەرمیان دابڕاوە ئەزانم ئیسەش بە ڕۆ هەر لە گەرمیانە شتێکمان پێشکەشکەی ئەگەر بۆ مایکەکە بەکاربێنی بەڵێ بەڵێ خواتر پیریش یەقەی گردوون کاکە تەمەندرێژ بی من زۆر جار قوربان لەگەڵێەوە زۆر جار ئەڵێم
جیلی سەردەمی ئێمە وەک مانەکان بوو مانەکانی هێشتاکان لە شەریکە نووسایەتی 12 تەنی لێ بدە لە زاخۆ 24 تەنی لێ هەدا بۆ فەلوجەوەنەوە دای ڕزانی ئەمەش ئەبوو عودەی باری زۆر قرس کردین دای ڕزاندی ئەگەر شتێکمان پێشکەشکەی سپاس دەکەین مامەسا کامتان ئەگەر سازەکە سێگایە ئەوە بڕۆی لەسەر خۆدار شوێن عزيز وفاخ ساقي 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 تمام تميكد ساقي ساقي تمام تميكد عمرم تيبري جوانيم كميكد بيرين بازاران أمان أمان جانا رازكاو بيري بازاران جانا رازكاو مردن كرياران أمان 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 أخي أمان أمان أكا زميكن أمان أمان عزيز أغدادي دەست خۆش مام عمەر هەر بژی سڵاو لەو دەنگا بەداخەوە تەندروستیت باشە بۆ گیناوازم لێت نایەنا بۆ شتی تر بوو لەشە ساغ بێ من هەر مناڵ بوومەوەنە لە گەرمیان گوێم لە دەنگی تۆ بووە من سپاسانم بەوە گەورەی خۆتانە بژی ما عمەرگیان هێدێدی لە کۆتایی بەرنامەکە نزیکە بینەوە بەڵام پێشەوە ئەمەوێ هەندێک بە کورتی گفتوگۆ بکەین لەسەرەوەی کە تۆ مامۆستا سەلاح بەرلەمان مامۆستا چالاک ئەوانەی کە لەسەر مەقام نووسیوتانە یەکێکە لە بەرپرسیارەتە گرنگەکان بۆنەوەی تازە پێت وانە کە پێویستە وەزارەتی ڕۆشنبیری لە ئەنی پەیوەندیدار حکوومەت کار لەسەرم کتێبانە بکە بۆی هیچ نەبێت لە کۆلێژەکان بە تایبەت هونەرە جوانەکان هونەر بایەق بم کتێبانە بدەن بۆی نەوەی داهاتوو بە شێوازێکی زانستیانە تر کار لەسەر مەقام بکەن وڵاهی بێگومان قسەکانە زۆر جوانە بۆ چوونەکەت من لێرایشۆ داواکەم و زۆریش داوامان کردا یعنی بەڕاستی مانەوەی کەلتور سەربەرزی میلەتە مانەوەی میلەتە یعنی وەزارەیەکی ڕۆشنبیری چی بۆ ئەو تێ ئەچێت بەم بجەزە بەلاحەوە نەتوانێ بجەیەک دابین کە شوێنێ دابینکە بۆ پاراستنی کەلتورەکەی مێژۆکەی بەڕاستی تۆیسە بڕۆیتە وڵاتێک فەرمو لە هەموو وڵاتی سەر عەرزە با مەقامێکی ئەڵاوێسی ئاوا بێژ ناتوانن دوای ئەوسا کاکە گیان بچوو وڵاتان لە ئێمە جیابوونەتەوە بوونەتە دەوڵەت من شتەیە بیڵێم لەوانەیە بەعزی عەقڵ تەقەبولی نەکە یعنی ئەم دەوڵەتانەی عەرەبیە
یەک تەناس سعودی عەرەبە حجاز باقی لە کاتی سەردەمی سەرهەڵدانی ئیسلامەوە هەمووی کراوە عەرەب کێژ یارمەتی ئەو سوپا و هێزەیدا بە چەک بە زرێپۆش بە قەڵغان بە پارە بە نان بە هەموو شتێک بە فکرە بڕۆ پێشەوەکانی ئیسلام هەمووی کوردن هەمووی زەردەشتی و ئێزیدی و مەسیحی و هەموویان کوردن کاکە گیان یعنی ئەوان لەبەر بە بۆنەی دینەکەەوە دوایش یەکگرتوویەکیان دروست کرد هەموو وڵاتانیان کردە عەرەبی کەلتور ئەوانە زەعیف بوون نەیانتوانی بۆیە یعنی نابێت تۆ ئیسلام بیت و هەر قەومێبی چیا پێوە ئەمە دینە خۆ دین نەتەوە نییە خۆ دین جوگرافیا نییە فەرموو ئەوانە کە دیفاعیان لە کەلتور و مێژووی خۆیان نەکرد ئەوەتانێ سڕاونەتەوە من باشی ئەزانم هەموو دەوڵەت عەرەبی سعودی لێ دەرکە چ قەومێکن ئیسێشە 72 هۆزی گەورە لە ئوردنە هەیە ئوردن وەتە هۆری دین خۆرپەرست بوون مەسرەکان کوردن مەسر و یەهودیەکان یەک نەتەوەن هەردووگیان گودین بانەڵێن بەعزێ زارەوەڵێ قوبتی گوپتی گودی واتە چیای گودی چیا باشەکە جوولەکە بۆڵێن جوولەکە واتە جودی ئەوە نییە لە قورئانی پیرۆزاڵێ باسی سەفینەکە لەسەر کێوی جودی واتە تۆ ئەڵێی کورد خاوەنی و فەرهەنگ و کولتورە دەوڵەمەندی پێویستە بیپارێزین پارێزگای بەڵێ ئەبێ وەزارە هەست بەو مەسئولیە بکە یعنی کابرایەک ئەمڕۆ وەزیری ڕۆشنبیریە باشە قەینا بەیانی ئەڕوا ئەی بۆچی شۆن دەستی خۆی دیاری نەکە فەرموو ئەم گەنجانە ئەم هەموو دەسڕەنگینانە خزمەتی وڵاتەکەن خۆیاتە ناوە نییە من ئیسە بەم تەمەنەوە و دوو لە ڕووتان نەخۆشم یعنی هاتووم وەڵا بەس بێژە هوەر بە جەنازەیش بێڕۆ حاڵی بووی بەڵام بۆچی ملەتی عالم کەلتوری خۆی بەناوە پیرۆزە جوگرافیاکەی وڵاتەکەی پیرۆزە دیفاعی لێکە خۆیە داتە کوشت داگیرکەران تێن ئێمە داگیرەکەن ئەمان کوژن کەچی ئێمە دیفاع لە خاکەی خۆماریژنا کە کەلتورەکەی خۆماریژنا مەقامی ئەڵاوەسی با وتەی چەند مۆسیقا ژنێکی گەورە لە ئەڵاوەسی سەردەمی وەیسیەکانە وێردی سەردەم و زکر و یادی زمانی وەیسیەکانە وەیسیەکان لەو سەردەمەی کەی خەسرە و مادەکانە و کاکەیەکانە لە سێ گۆشە مەقام پێک هاتە وتراوە هەرێکێ بۆ خۆی کاتە شێوەیەک بابە ئەوەتانێ هەموو ئیمامەکان وەیسیەکان دیارن مێژوەکەیان دیارە لە سەردەمی ساسان و مادەکانە بوونە کەی خەسرە و کاکە واتە کاک خاسڕە و حاڵی بوویت ئەگەر بڕۆیتە بنج و بنەوانیەوە مێژووی ئەمە ئەمەند دەوڵەمەنە زاراوەی کورد ئەوەنە دەوڵەمەن کورد هزار زاراوەی هەیە بچۆ وەکو عەرەب وەکو فارس هەر لقێکە لە کورد جیاوە بوو دەست خۆش بە مام عومەرگیان دووتت هەبێ بە کورتی لەسەر بەرنامەکە پێ چۆنە ئەم بەرنامەیە بەردەوام بێ یان نەتوانێت خزمەت بکە پێ چۆنە بەو ستایلێک کە ئێستا هەیە باوەڕ بکە چۆنە و خەڵکانە ئەچن لەسەر خاک خۆیان ئەدەنە کوشت شەهید دەبن باوەڕ بکە کەلتور پاراستن و بەردەوامی ئێوەش یعنی هیچی لەوە کەمتر نییە من داوا ئەەکەم هەموو دڵسۆزێک کەلتوری خۆی مێژوو خۆی بەلاوە جوان بێ یعنی بەداخەوە بەعزێ کورد ئەڵێ باشیەکەی بۆ منەمە باس کورد و کورد کوا مێژوو بێ کوا بۆ بابەگیان خۆ من ناچم لە خار کەسێکە ئازارم بدا مێژوو خۆم بسڕم کەسێ بەردێ بداتە تەقسەر من چقۆی بکەمە جەرگی خۆمە نا ئەبێت تۆ بیلعکس ئەو زیاتر گەرمبی لەسەری جا من داواکارم لە هەموو هونەرمەندان هەر کەسێک ڕووی لە ئێوە نا ئێوە قاعیدەی هونەرن مۆسیقاژن هونەرمەند ئێوە پێیەگەێنە یعنی با بۆ خۆی هەر بە تەنیا گۆرانی بڵێ چیەکە ئێوەش ناتوانن بە تەنیا مۆسیقا لێنن هەموو یەکگرتوو بوون دائیمەن هەوڵ بدەن شوێنێکی تایبەت بێ کەلتورەکە بپارێزن داهێنان باشتر بکەن زیاتر پەرە بدەنە کەلتورەکەمان بە مقامە ڕەسەنەکان ئێمە بە ڕەسەنایەتیەوە ئەتوانین بمێنین ڕەسەناتی خۆشەویستی ئەی پارێزیە ئەگیناگە خۆشەویستێکە نەما وڵات تەفروتونە داوایە ترمیژەیە سرت خۆش بێ لە هونەرمەندان زۆر باوریایەوە مقامەکان بگەێنە گوێی جیلی داهاتوو جیلی داهاتوو ئەگەر مقامەکەت غەڵەت گیان پێ کەلتورەکەت شێوان تێکەڵە و پێکەڵەیەکت کرد ئەو ژوای ئەڵێ دوایی
ئێمە هەموومان شۆنکەوتەی ئەوانەی پێشوو خۆمانن بەڵێ ئینشاءڵڵا ئێستا لێدوانێک هەڵە بدرێ گوناحە بە هەڵە خەڵک فێرەکەی تۆ وا مەزانەیسە تۆ لەیرایی هیچت نەکردیا بڵێ من چی پیاوێکی فەقیر نا بەینی سەدا کەس ئاسایی تۆ کاتەوە نییە تۆ لاسای ئەوانەکەیتەوە بەڵێ هیوادارم شتەکان بە جوانی بگەینێت لەشە ساغ چاوتان ماسان خۆش بۆ ئامادەبوون بۆ هەمووتان بەوەی کە سەحەتت باش نەبوو تەندروستی باش بۆ ئامادەبی خۆی بۆ خۆی گەورەیە هەر بژی لەشە ساغ بێ دەستت خۆش بێ ئەمەش کتێبەکەی کاکە عومەرە کە بڵاوی کردووەتەوە وابزانم چەند نسخەیەکی زۆری لێ بڵاو کردووەتەوە ئێستا خەریکی بەرهەمی ترە بەو هیوایی کە خزمەتێک بێ بە هونەر جارێکی تر سپاس بۆ ئامادەبوونت کاک هاودێر کاتەکەمان زۆر بە کەمی ماوە تۆ ئەگەر وتێکت هەبێ پێشەوەی بچینە لای دوایین بەرهەمت لەسەر بەرنامەکەت پێ چۆنە سەرەتا دەستخۆشیەکەم لە هاوڕانی مۆسیقا و برایانی کامیرەمان و ئێوەی بەڕێزی مامۆسایگیان مامۆسایگیان تۆیش بەرنمەیەکی زۆر جوانە و زۆر سوودبەخشە بۆ ناوچەی گەرمیان و بە تایبەت بۆ ئێمە گەنجان بەڵێ دەستان خۆش بێ جارێکی تر بەخێر بێن سەر و سەرچاوی ئێمە هاتن بەڵێ خۆشەویستان بە دوایین بەرهەمی کاکە هاودێر دێنە کۆتایی ئەم بەرنمەیە کە بەناوی بەرنامینەوە دەمەوێت سپاسی برایانی میوزیک بکەم کە ماندوو بوون هەروە برایانی کامێرە و دەنگ سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ نگیانم نگیان البته جنازم مبو فراموش زرعی بوی لیشان بشنوم وگوش لجیگا یاسین زورنا و دهوا پیرژن خودن با دورم چول با صف صف نازدارن لدورم کوابو چنی صداشانا هر آغا روبو کم شرطایی ومن ئارەگیانە سوزیام هەی سوزیام وێنەی شعلەی نور بیم سورمەی سوبحان هاوردەی کوای تور من قەقناز نەویم هابیم وای قەقناز یەک جاری شمشە و ئاپەرشیم جەدەست عەمرمای ومنە
شەراورەی نار بێمەیلای عەمرمای دێما نازانێم قوربانی کوێت بم نازانێم قوربانی کوێت بم قوربانی لەنجاو لاردێم ئامینێم تاقانەیدایە ئامینێم تاقانەیدایە ئامینێم تاقانەیدایە ئایشە بڵێ و فاتمە و ڕەعنایە لە چواران یەکێرم وایە زاڵم باە لەگایەڵم نایە خوێندم خوار وا چاک و ماوم خوێندم